هەرچەندە خۆم بە شایانیەوە نازانم کە من ماچی تاڵەمی و ڕیشی پێغەمبەری خوا بکەم صلی الله عليه وسلم. ئەوەی بەدەستی منەوەیە گرانبەهاترین و بەبەهاترین و بەنرخترین شتە لە هەموو دنیا لە هەموو کەون. ئەمە نە ئەڵماسە، نە ئاڵتوونە، نە دۆلارە، نە زیو. ئەمە لە هەموو ئەوانە گرانترین و پیرۆزترین و بەنرخترینە. ئەمە تاڵەمووی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەم تاڵەمووە 4 تاڵەمەوە لە ڕیشی پیرۆزی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم کە لە خانەقای تەوێڵا لێرە دانراوە و لە ساڵی 1902 لەلایەن کوڕێکی شێخ عوسمان سیراجەدین ئەو کاتە کە سەردانی ئەستەمبوڵەکە لەلایەن سوڵتان عەبدولحەمیدەوە پێی ئەبەخشرێ و ئەوی ژەهێنێتەوە بۆ خانەقای تەوێڵە و ئێسش ئەم تاڵەمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە تەوێڵە دانراوە و ساڵانە بەدەیان هەزار کەس دێنە خزمەتی بۆ ئەوەی کە زیارەتی بکەن و سەردانی بکەن بە ڕۆح و بە گیان و بە ماڵ و بە دایک و باوک بەفیدات بین یا رسول الله صلی الله عليه وسلم. بەڕاستی جورئەت و زاتێکیەوێ تاڵەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەدەستەوە بێ و هەڵیگری. بەڕاستی ئینسان شایانی ئەوە نییە کە ئەو تاڵەمووە کە بەشێکە لە جەستەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵبگرێت. خوای گەورە لەبەر خاتری ئەو زاتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بمان بەخشێت لە تاوانەکان لەبەر مانگی پیرۆزی ڕەمەزان ئینشاءالله بە ئومەتی ئەو حسابمان کا و بەر شەفاعەتی ئەو زاتە بکەین ئینشاءالله لە ڕۆژی دواییە. ئێوە ژەر کاتێک هاتنە هەورامان و تەوێڵە ئینشاءالله وەرنە زیارەتی تاڵەمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم.